سربازی ین عراقی لکرکوک و تسخرماتو بزاوین لشکری دکن ایروژی هزین لشکری چکو جبلخانه برف بغداد هنارتن هرچنده که وزارت برافانی عراقی دبیجه او بشکه جه کریارین لشکری لی خلکی توری بگمان جابلوان بزاوان دگه هفدم زانیاری هنه که هزین پیشمرگی جی هاتنه هایدار کرن کل سر سنوران دهجداری دابن. پیامنرامه سنور کریم زانیارین زیده تر لدور وی که ددمه سنور لدور وی بابتی چه هیه؟ بەڵێم کاتتان باش وا دیارە هێزەکانی سوپای عێراق لە فرۆکەخانەی سەربازی حلێوە کە پێشی دەوترێت فرۆکەخانەی سەربازی ستیقی لە ڕۆژاوای سنووری خورماتوو کشاونەتەوە لە چەند ڕۆژی ڕابردوودا هێزێکی زۆر لە بارەگەکان جگەلەوەی کە لە فرۆکەخانە ئەمە هەفتەیەک بەر لە ئێستا ڕوویداوە ماوەی 2 ڕۆژە هێزەکانی سوپای عێراق بە فەرمی بنکە و بارەگەکانیان لە سنووری خوارەوەی کەرکووک کە دەکاتە ناوچەی دووسخورماتوو چۆڵ کردووە ئەمڕۆ ئەم پرۆسەیە بە دیاریکراوی زۆر زیاتر بوو نزیکەی لە نێوان 200 بۆ 300 ئۆتۆمبیلی سەربازی کشانەوە کشانەوەکە بە ئاڕاستەی بەغداددا جگە لە باجەر و ئامێرەکانی کە ئامێرە سەربازیەکان هەموو پێداویستی بارەگەکان بە ئاڕاستەی بەغداد ئەو هێزانە دەگوازنەوە هەرچەندە وتەبێژی وەکو تۆ ژامەژەت پێکرد وتەبێژی وەزارەتی بەرگری عێراق بە جموجۆڵێکی ئاسایی ناوی بردووە بە ئاڵوگۆڕی سەربازی هێزەکانیان لەو سنوورانە ناوی برد بەڵام خەڵکی ناوچەکە دەڵێن ئەمە یەکەم جارە ئەم جۆرە جموجۆڵە نائاساییانە لەو سنوورانە بەدی بکرێت و بەو جۆرە ئامێرە قورسەکانی جەنگ بە تەواوەتی لە سنوورەکان ببەنە دەرەوە و چۆڵی بکەن هەر ئەمڕۆ لیوای 52 63 حەشدی شعبی کە لەسەر چیای هەنجیرە کە دەکەوێت لە بەشێکی کوردەکان بەڕێوەی دەبن بەشێکیش لەلایەن هێزەکانی عێراقەوە دەپارێزرێ ئەو دوو لیوای حەشدی شعبی لەو سنوورە لە کشانەوە و سوپای عێراق بە فەرمی جێگرتنەوەی هەردوو لیواکەی حەشدی شعبی ڕاگەیاند و دیارە باز لەوە دەکرێتکەم هێزانە کشێنراونەتەوە بەرەو سامەڕە بڵێ باشە سنوور باس لە ئینزارکردن و ئامادەکاری هێزی پێشمەرگەش دەکرێت تا چەند ڕاستە و هیچ پشتڕاستکردنەوەیەک هەیە لەو بارەدا بەڵێ باز لە ئینزارکردنی هێزەکانی پێشمەرگە دەکرێت بۆ ئەوەی کە بزانین تا چەند ڕاستە بە دڵنیاییەوە من قسەم لەگەڵ چەند سەرچاوەیەک لە سنووری دووسخورماتوو کرد بەپێی ئەو زانیاریانەی کە بە منیاندا و بە دەنگی ئەمریکا درا هێزەکانی پێشمەرگە بە دڵنیاییەوە خراونە تا حاڵەتی ئینزارەوە و لە ناو دووسخورماتوو بە شێوەی گروپ ڕێکخراون واتە هەر 5 پێشمەرگە و فەرماندەیەک ئینزار کراون لەو ناوچانە کە بمێننەوە دیارە ئامادەکاریەکان و بۆ ئەوەیە کە لە ئەگەری جوڵە یاخود کشانەوەی هێزەکانی سوپای عێراق و دروستبوونی بۆشایی ئەمنی لەو سنوورانە هێزەکانی پێشمەرگە بتوانن ئەو بۆشایە ئەمنیانە پڕ بکەنەوە فەرماندەکانی من قسەم لەگەڵ فەرماندەیەکی پێشمەرگە کرد کە ناوەکەی لە لای دەنگی ئەمریکا پەرێزراوە بەڵام لەبەر هەستیاری دۆسیەکە ئامادە نەبوو ناوی خۆی ئاشکرا بکە ئەو بە منی وت بڵێ جموجۆڵی هێزەکانی عێراق لەو ناوچەیە ڕاستە بەڵام پێدەچێت لیوای 44 لە ناو کەرکووکەوە بێن بۆ جێگرتنەوەی ئەو بنکانەی کە لەلایەن سوپای لیوایەکی تری سوپای عێراقەوە چۆڵ کراون بەڵام ئەو ئاماژەی بۆ کرد کە تا حەڤەی مانگ پێدەچێم جموجۆڵە بەردەوام بێ وەکو دواوادە دیاری کراوە کە لیواکانی حەشدی شعبی بە تەواوەتی سنووری کەرکووک ئەو دوو لیوای کە باسمان کرد چۆڵی بکەن و ئەو پشڕاستیشی کردەوە بەڵێ لە ئێستادا پێشمەرگە خراونەتە حاڵەتی ئینزارەوە بەڵام ماوەی 10 ڕۆژ دەبێ ئینزارکردنی هێزەکانی پێشمەرگە کراوە و وەکو ئامادەکاریەک بۆ گەڕانەوەی ئەو ناوچانەی کە وەکو باسمان کرد لە ئەگەری دروستبوونی بۆشایی ئەمنی و ئەو باسی لەوە کرد پێدەچێت ئەمە ڕێگریکردن بێ لە پێکدادانی تائیفی لە نێوان گروپەکاندا لەبەرەوەی کە ئەو ناوچەیە زۆر بە سونی نشینن داوا کراوە هێزەکانی حەشدی شعبی ئەوێ چۆڵ بکەن و بە هێزەکانی پێشمەرگە پڕ بکرێتەوە تا ئێستا لە ڕاستی ئەمە کۆی زانیاریەکان بوو لەسەر ئەو بابەتە بەڵام دەمێ ئاماژە بەشتێکی گرنگ بکەمەش هەفتەیەک بەر لە ئێستا ئەرشەد ساڵحی کە سەرۆکی پێشووی بەرەی تورکمانیە لە کەرکووک و لەگەڵ ئەحمەد ئەسعەد کە یەکێک لە پێشتر فەرماندەی لیوای 63 حەشدی شعبی بوو کۆ ببوونەوە دیارە لە دوای کۆبوونەوە بەیاننامەیەکیان ڕاگەیان نیگەرانی خۆیان لەم بابەتە ڕاگەیاند و ئەگەری کشانەوە واتە گەڕانەوەی هێزی پێشمەرگیان لە دوای 16 ئۆکتۆبەرەوە بۆ ناوچە کێشە لە سەرەکان پشڕاست کردەوە ئەوان نیگەرانی خۆیان لەم جموجۆڵەی هێزەکانی پێشمەرگە ڕاگەیان ئەمە کۆی ئەو زانیاریانە بوو بوا دیارە لەسەر ئەو ناوچانە تا ئێستا لە بەردەستی دەنگی ئەمریکادا هەبوو زۆر سپاس بۆ سنوور کەریم پەیامنێرمان لە سلێمانی بۆ ئەو زانیاریانە